إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، پیغمبر صلى الله عليه وسلم هرچی چاکە و خێر هەیە ئێمەی ئاگادار کردوتەوە، و هەرچی شەڕ و خراپە هەیە دیسان ئێمەی ئاگادار کردوتەوە، و بۆی باسکردوین بۆ ئەوەی کە ئینسان هیچ بیانوەیەکی نەمێنێتەوە. لەوانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگاداری کردوینەتەوە و حەزەری پێداوین، ئەوەیە کە دەچینە خزمەت فەرمایشتێکی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم کە لە صحیحی بوخاریدا هاتووە. ئەبی هورێرە بۆمان دەگێڕێتەوە، دەفەرمێ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم: اجتنبوا السبع الموبقات. خەڵکینە خۆتان بپارێزن لە حەوت شت کە ئینسان بە هیلاک دەبات، خوا پەناماندات. یەکێک لەو شتانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگادارمان دەکاتەوە کە ئینسان بە هیلاک دەبات و فێرمان دەکات کە ئینسان خۆی لێ بپارێزێت، بریتیە لە الشرك بالله، هاوبەشدانان بۆ خودای پەروەردگار. ئەوە یەکێکە لەو حەوتانەی کە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم خۆتانیان لێ بپارێزن، تووشیان نەبن، چونکە ئینسان بە هیلاک دەبا لە دنیادا و هەروەها لە قیامەتیشدا ئینسان بە هیلاک دەبا و پێی تاوانبار دەبێت. تەنها یەکەم باز دەکەین بە کورتی شیرک چییە؟ بریتیە لەوەی کە ئینسان دڵی بە غەیری خوای پەروەردگارەوە پەیوەست کات. شیرک بریتیە لەوەی کە ئینسان تایبەتمەندیەکی مەخلوق بداتە خالیق، هەر تایبەتمەندیە کە خوای پەروەردگار لە ناو و سیفەتدا لە کارەکانیدا لە هەر شتێکدا کە تایبەتە بە خوای پەروەردگار ئینسان بیدا بە مەخلوقێک، ئەوە ئینسان تووشی شیرک دەبێ و هاوبەشدانان بۆ خوای گەورە دەبێ، خوا پەناماندات. شیرک بریتیە لەوەی کە ئینسان مەخلوقێک بە گەورە بگرێت وەکو خالیق لەلات گەورە بێت. حقیقەتی شیرک ئەوەیە کە ئینسان وەکو چۆن خوای پەروەردگاری خۆش دەوێت مەخلوقێکیشی ئاوا خۆش بوێت، شتێک بێنێتە ڕێزی خوای پەروەردگار. شیرک تەنها ئەوە نییە کە ئینسان وا بزانێ بێزگە لە خوای گەورە خوایەکی دیکەش هەیە، خوا پەناماندات. بەڵێ ئەوە شیرکە، بەڵام شیرک یعنی شتێک بێنیە ڕێزی خوای پەروەردگار، یعنی شتێک بکەی بە هاوبەشی خوای پەروەردگار لەو شتانەی کە تایبەتە بە خودای پەروەردگارەوە، شتێک مەخلوقێک بهێنیە ڕێزی خودای پەروەردگارەوە، ئابەوە ئینسان تووشی شیرک دەبێت، خوای گەورە پەناماندات. ئەنجا شیرک دوو جۆری هەیە، جۆرێکیان شیرکی گەورە و جۆرێکیان شیرکی گچکە. ئەو شیرکە گەورە ئینسان لە دائیرەی ئیمان دەباتە دەرەوە ئەگەر وریانە بێ، خوا پەناماندات. ئەنجا ئەو شیرکە جاری وا هەیە لە خۆشەویستیدا توش دەبێ ئینسان. ئەو شیرکە جاری وا هەیە لە لێپاڕانەوە و لە دوعاکردندا ئینسان توش دەبێت کە لە غەیری خوای گەورە بپاڕێتەوە. جاری وا هەیە ئینسان لە تەوەکل پشت پێبەستندا توش دەبێت. جاری وا هەیە ئینسان لە گوێڕایاڵیکردندا توش دەبێت بۆ مەخلوقێک. ئەوانە هەموویان شیرکی گەورن کە بەڕاستی ئافاتێکی زۆر گەورەیە و ئینسان لە دایرەی ئیمان دەباتە دەرەوە.
شیرک هەرگیز لێ خۆشبوونی نییە ئەگەر ئینسان تەوبەی لێ نەکات. خوای گەورە دەفەرمێت إن الله لا يغفر أن يشرك به. خوای پەروەردگار بە تەئکید و بەڕاستی هەرگیز لە هاوبەش خۆش نابێت. هەر کەسێک هاوبەش بۆ خوای گەورە بڕیار بدات لە یەکێک لەو شتانەی کە باسمان کرد لە جۆرەکانی شرک، ئەگەر ئینسان تەوبەی نەکات لەسەری بمرێت هەرگیز لێ خۆشبوونی نییە، خوا پەناماندات. إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء. خوای گەورە لە هەر گوناهێکی دیکە بێجگە لە شرک دەگونجێ ئینسان عەفو کات و لێی خۆش بێت، بەڵام خوای گەورە لە شرک خۆش نابێت. بۆیە دەبێ وەریابین شرک چییە و چه دەگرێتەوە و چەند جۆری هەیە بۆ ئەوەی کە ئینسان تێی نەکەوێت. ئەنجا شرک هەموو کردەوەکانی ئینسان هەڵدەوەشێنێتەوە. ئینسان هەر گوناهێکی دیکە بکات کردەوەکانی هەڵناوەشێتەوە، بەڵام کە هاوبەشی بۆ خوای گەورە بڕیاردا شیرکی گەورە هەموو کردەوەکانی دیکە بەتاڵ دەکاتەوە، باڵانسی ئینسان سفر دەکاتەوە. خوا پەناماندات. خوای گەورە دەفەرمێت وەلەو ئەشڕەکوا لەحەبیط عنهم ما كانوا يعملون. بەڕاستی ئینسان ئەگەر شیرک بکات و تووشی شیرکی گەورە بێت کار و کردەوەکانی دیکەشی هەمووی پوچەڵ دەبێتەوە. بۆ ئەوەی کە ئێمە تێبگەین خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێت لئن أشركت ليحبطن عملك. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەی هەر مسلمانێک کە خۆت بە شوێن کەوتەی ئەو پێغەمبەرە دەزانی کاکە گوێت لێبێ ئەگەر خوای گەورە ئاوا بە پێغەمبەر بفەرموێت ئێمە زۆر ئەولاترین کە خیتابەکە ڕووی لە ئێمەیە. لئن أشركت ليحبطن عملك. ئەگەر هاوبەش بۆ خوای پەروەردگار بڕیار بدەی ئەوە کار و کردەوەکانت هەمووی بەتاڵ دەبێتەوە. کەواتە دەبێ وەریابین شرک باڵانسی ئینسان سفر دەکاتەوە، کار و کردەوەکان هەڵدەوەشێنێتەوە. دەبێ ئینسان لێی وەریابێت. ئەنجا هەر کەسێک هاوبەشی بۆ خوای گەورە بڕیاردا ئەگەر تەوبەی نەکات ئەوە بەهەشتی لەسەر حەرام دەبێت. خوا پەناماندات. خوای پەروەردگار دەفەرمێت من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة. هەر کەسێک هاوبەش بۆ خوای پەروەردگار بڕیاردات لەسەری بمرێت کە تەوبە نەکات ئەوە خوای پەروەردگار بەهەشتی لەسەر حەرام دەکات. ئەنجا ومەئواه النار. شوێنی ئەو کەسە ئاگری دۆزەخ دەبێت. خوای گەورە پەناماندات. تەماشاکەن شیرک چەند گەورەیە، بەڵام زۆر مسلمان لێی بێ ئاگایە جاری وهەیە تووشی شیرک دەبێت بەڵام هەستی پێ ناکات. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگادارمان دەکاتەوە کە خۆمان لەو حەوت شتە بپارێزین کە ئینسان بە هیلاک دەبن. یەکێک لەو حەوتانە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی الشرك بالله. بۆیە لە فەرمایشتێکدا کە ئەبی دەردا بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لا تشرك بالله شيئا. نەکەی هیچ شتێک بکەیە هاوبەشی خوای پەروەردگار ئەگەر تەنانەت لەسەر ئەوە پارچە پارچەشت کەن بتسووتێنن. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم هاوبەش بۆ خوای پەروەردگار بڕیار نەدەی. ئەو جۆرەی کە پێی دەڵێن شیرکی گەورە ئەوە گوناحەکەیەتی، ئەوە قەباحەت و خراپەکەیەتی کە کردەوەکان هەڵدەوەشێنێتەوە. ئینسان لە دایرەی ئیمان دەباتە دەرەوە، بەهەشت لەسەر ئینسان حەرام دەکات، هەرگیزیش لێ خۆشبوونی نییە هەر کەسێک لەسەر ئەو جۆرە شیرکە بمرێ. خوا پەناماندات. کەواتە دەبێ ئینسان خۆی لێ شارەزاکات، کەواتە دەبێ ئینسان بیزانێت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگاداری کردوینەوە، بۆی ڕوون کردوینەوە، حەزەری پێداوین کە ئەو حەوت شتانە ئینسان بە هیلاک دەبن. یەکێک لەوانە ئەوەیە کە ئینسان هاوبەش بۆ خوای گەورە بڕیاردا. خوا پەناماندات. ئەنجا جۆری دووهەمی شیرک بریتیە لە شیرکی گچکە. ئەو جۆرەیان گوناهێکی هەرە گەورەیە، بگرە لە گوناهە گەورەکانی دیکە گەورەترە، بەڵام ئینسانی پێ لە دائیرەی ئیمان ناچێتە دەرەوە و کردەوەکانی ئینسان هەڵناوەشێنێتەوە. بەڵام لە گوناهێکی هەرە گەورە هێشتا گەورەترە، شیرکی گچکەیە، بەڵام لە گوناهێکی گەورە تاوانەکەی زیاترە. خوا پەناماندات. لەو شیرکانە بریتیە لە ڕیا، ئەوەیە کە ئینسان کار و کردەوەیەک دەکا، عیبادەتێک دەکا لەگەڵ خوای گەورەدا کەسێکی دیکە و یاخود شتێکی دیکە و ڕەزامەندی شتێکی دیکەشی مەبەست بێت، یان هەر خوای گەورەی مەبەست نەبێت، یان لەگەڵ خوای گەورەدا شتێکی دیکەش بکاتە هاوبەش. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتی صحیحدا دەفەرمێت
إن أخوف ما أخاف عليكم الشرك الأصغر. فرمووی ئەوەی کە من زۆر لێتان دەترسم خەڵکی نەبزانن بریتیە لە شیرکی گچکە. وتیان ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم وما الشرك الأصغر، شیرکی گچکە چییە؟ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم الرياء، ئەوەیە کە ئینسان کارێک بکات مەبەستی تەنها خوای گەورە نەبێت، مەبەستی ڕیا بێت بۆ دنیا یاخود بۆ هەر شتێکی دیکە ئەو کارە بکات لەگەڵ خوای گەورەدا شتێکی دیکەشی مەبەست بێت لەو عیبادەتە و لەو کارەیدا کە ئینسان دەیکات. واتە خوای گەورە کارێک وەردەگرێت کە خالیسەن و مخلیسەن ئینسان مەبەستی پێڕەزامەندی خوای گەورە بەوەی ئیخلاسیەتی تێدا هەبێت. لە جۆرەکانی شیرکی گچکە ئەوەیە کە ئینسان دڵی ببەستێتەوە بە هۆکارەکان. جاری وهەیە دەرمانێک بەکاردێنێت، ئینسان کە نەخۆشە دەرمانێک بەکاردێنێت یاخود کارێک دەکات ئەو شتەی کە هۆکارە دەبێ ئینسان وەکو هۆکار تەماشاکە و بیبینێت. نابێ ئینسان پێی وابێ شیفا بەو دا و دەرمانەیە کە ئینسان بەکاری دێنێت، دەبێ پێی وابێت کە شیفا لە لای خوای پەروەردگارە، بەڵام ئەو دا و دەرمانە هۆکارێکە بۆ ئەوەی کە چاک ببیەوە. ئەویش هەر خوای گەورە لە ڕێی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم فەرمانی پێکردوون کە دا و دەرمان بەکار بێنین بۆ نەخۆشی، بەڵام نابێت لە دڵەوە پێمان وابێت کە ئەوە بەتەنها شیفا دەدات، شیفا لە لای خوای پەروەردگارە، بەڵام ئەوە هۆکارێکە ئەتۆ بەکاری دێنی. لە هەر شتێکی دیکە جاری وهەیە ئینسان تووشی ئەو شیرکە گچکە دەبێت، بەخۆی نازانێت لە هۆکارەکاندا جاری وهەیە دڵی تەنها دەکەوێتە سەر ئەو هۆکارە، ئاگای لە خوای پەروەردگار نامێنێت. دەبێ ئینسان هەموو کاتێک دڵی پەیوەست بێ بە خوای پەروەردگارەوە، چونکە هەموو شتێک لە دەستی خوای گەورەیە، هیچ شتێک بەبێ خوای پەروەردگار و بەبێ فەرمانی خوای گەورە لەو دنیادا ناکرێت. سێهەم لە جۆرەکانی شیرکی گچکە بریتیە لە سوێند خواردن بە غەیری خودای پەروەردگار. زۆر جار ئینسان توش دەبێت، زۆر جار ئینسان ئاگای لە خۆی نییە یاخود ئاگاشی لە خۆیە هەیە ئاگادارش کراوەتەوە کەچی سوێن بە غەیری خوای پەروەردگار دەخوات. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من حلف بغير الله فقد كفر أو أشرك. فەرمایشتی صحیحی پێغەمبەرە صلی الله عليه وسلم هەر کەسێک بە غەیری خودای پەروەردگار سوێن بخوات ئەو کەسە شیرکی کردووە یاخود ئەو کەسە کوفرانەی نیعمەتی کردووە یاخود ئەو کەسە کافر بووە، کە ئەوە کوفری دوونە کوفرە، یعنی ئینسان پێی کافر نابێت، بەڵام شیرکی گچکەیە تاوانێکی هەرە گەورەیە لە گوناهە گەورەکانیش گەورەترە. جا ئینسان بە هەر شتێک سوێن بخوات، جاری وهەیە کابرا حل لە خۆیەوە بەسەری فڵان کەسی یاخود بە گیانی تۆ یاخود بە قەبری بابم یاخود بە قەبری فڵان کەس یان بە خوێنی شەهیدان نازانم چی بچی، بە هەر شتێک لە غەیری خوای گەورە ئینسان سوێن بخوات، بەڕاستی ئەو کەسە شیرکی بۆ خوای گەورە بڕیار داوە، شتێکی هێناوەتە ڕێزی خوای گەورە. چونکە ئێمە بۆمان نییە بە غەیری خودای پەروەردگار، بە غەیری قورئان، بە غەیری ئەسما و صفەتی خوای گەورە سوێن بخۆین. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگاداری کردوینەتەوە. ئەوەش بەڕاستی زۆر کەستەی دەکەوێت، یان ئەوەتانەیە دەزانێت یاخود ئەوەتانەیە نازانێت کە ئەوە گوناهێکی هەرە گەورەیە، لە گوناهی گەورەش گەورەترە. دەی زۆرمان هەر بە سادەیی تەماشای دەکەین، یان دەزانێت یاخود جاری وهەیە لە نەزانیان ئینسان توش دەبێت. هەندێک قسە و کار هەیە کە دەچێتە ڕیزی شیرکەوە و جاری واش هەیە دەبێتە شیرکی گەورە بە پێینەتی ئەو کەسەی کە بەکاری دێنێت، دەبێت ئینسان لەوانەش ئاگادار بێت. یەکەم لەوانە جاری وهەیە ئینسان پەڕۆیەک لەدەست دەکات، ئاڵقەیەک شتێک لەدەست دەکات یاخود لە ملی دەکات، ئومێدی ئەوەی پێ هەیە کە شیفای پێ بێت، وەکو تەبەڕوکێک یاخود وەکو پیرۆزیەک بەکاری دێنێ دەڵێ ئەوە بەهۆی ئەوەیەوە ئینسان چاک دەبێتەوە لە نەخۆشی. ئەوەش جۆرێکی شیرکە دەبێت ئینسان لی وەریابێت، چونکە لە غەیری ئەوەی کە خوای گەورە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمانی دیاری کردووە کە شیفا دێنێت و دەبێتە شیفا، ئینسان نابێت هیچ شتێکی دیکە بەکار بێنێت. ئەوەی کە لە شەرعدا دیاری نەکرابێت نابێت ئینسان هەر لە خۆیەوە شتێک دیاری کا بڵێ ئەوە شیفای پێوەیە. ئەگەر بەڵگەی شەرعی لەسەر نەبێت ئەو کاتە ئینسان تووشی شرک دەبێت، خوا پەناماندات. یان خود جاری وهەیە نوشتەیەک ئەگەر بە غەیری ئاەت و حەدیث کرابێت، نوشتەیەکی شیرکی،
ئینسان بەکاری دێنێت بۆ منداڵی یاخود بۆ حەیوانی یاخود بۆ هەر شتێکی دیکە، ئەوەش جۆرێکی شیرکە. ئیوا هەیە جاری وا هەیە ئێسقانێک لە خانووەکەی هەڵدەواسی یاخود ناڵێک هەڵدەواسی یانە هەر شتێکی دیکە هەڵدەواسی، دەڵێ ئەوە لە چاوزار دەمپارێزی. کاگە لەکوێ شەرعدا هاتووە کە ئەوە بۆ چاوزار باش بێت و لە چاوزار بپارێزیت؟ ئەدی موسڵمان نابێ بە قورئان و سونەت مسلمان بێت و تەماشای شەرع کات. لە هیچ شوێنێکی شەرعدا هاتووە کە ئەوە بۆ چاوزار باش بێت و ئینسان بپارێزێت. ئەوەش جۆرێکی شیرکە بەرام ئینسان تووشی گوناهێکی گەورە و قەباحەتێکی گەورە دەکە ئەگەر وریانە بێن. ئەگەر دڵت پەیوەست بێ بەوە پێت وابێ شیفا دێنێت کە لە شەرعدا هیچ شتێکی دەربارە نەهاتووە کە شیفا نایەنێت، دڵنیا بە لەوەی کە نەتپارێزێ و نەشیفاشی پێوەیە، بەڕاستی ئینسان تووشی شرک دەبێت ئینسان وریابێ لەوەش. یاخود جاری وا هەیە ئینسان بەهۆی ڕەشبینی بەهۆی باڵندەیەکەوە یاخود بەهۆی پژمینێکەوە یاخود بەهۆی شوێنێکەوە یان بەهۆی شەخصێکەوە کابرا هەر لە خۆ دەڵێ وەڵا کاکە فڵان شتم پێوە نایەت، یان کاکە وەڵا سەبری هینە، کاکە ئەگەر هیچ شتێکی لەسەر بێت ئەوە ئاساییە ئینسان ڕەچاوی بکات. بەڵام ئەگەر هیچ شتێکی لەسەر نەهات بێ هەر لە خۆتەوە یاخود هەر گوتیان، بەڕاستی ئەوەش نابێ ئینسان تووشی شرک دەبێت، چونکە زەرەر و قازانج تەنها بەدەستی خوای گەورەیە، شیفا تەنها بەدەستی خوای گەورەیە. برام لە غەیری خوای پەروەردگار هیچ کەسێکی دیکە هیچ شتێکی بەدەست نییە ئیلا مەگەم ئەوە کە لە شەرعدا بۆمان ڕوون کراوەتەوە و دیاری کراوە. ئەگەر ئینسان شتێک بۆی دیاری کرابێت یاخود بۆی ڕوون کرابێتەوە یان ئاەت یاخود فەرمایشتی لەسەر بێت قەینا، ئەمما ئینسان هیچ شتێکی لەسەر نەبێ هەر لە خۆتەوە شتکەی، بەڕاستی جاری وا هەیە تووشی گوناهێکی گەورە دەبی بە خۆت نازانی خوا پەنامەندات. یاخود پیرۆزی بە دار و بە بەرد و بە هەر شتێکی دیکە کە هیچ شتێکی لە شەرعدا دەربارە نەهاتوێت. یاخود جۆرێکی دیکەی شرک ئەوەیە کە ئینسان بچێتە لای ساحیرێک یان بچێتە لای کاهین و فاڵگرەوەیەک، کاکە بەختم بۆ تاقیکەوە بزانم بەختەکەم چۆنە، کاکە بۆم تاقیکەوە بەشک و فلان نەخۆشیەم هەیە و فلان شتم هەیە و چاوزارم لەسەرە بەشک و چاک ببم. چوونە لای ساحیر گوناهێکی هەرە گەورەیە بەڕێزان. یاخود بڕواکردن بە کاهین لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە صلی الله عليه وسلم، هەر کەسێک ئەو کارانە بکە ئەوە بڕوای نییە بەوەی کە بۆ پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم بۆ شیفا بچی یاخود بۆ کارێکت بچیت بڵێ ئەو شتەیەم بۆ بکە بۆ لای ساحیر بۆ ئەوەی فلان شتم بۆ ببێت یاخود فلان شتم بۆ بکرێت، بەڕاستی ئەوەش ئینسان تووشی شرک دەکات. خوا پەناماندات. هەر لەو فەرمایشتەیدا هاتووە کە ئەو حەوت شتانەی ئینسان بە هیلاک دەبن، یەکێک لەوانە سیحرە. ئەو کەسەی کە دەیکات، ئەو کەسەی کە دەچێتە لای، ئەو کەسەی کە بەکاری دێنێ بۆ مەبەستێکی ناشەرعی یاخود بۆ هەر مەبەستێک، ئەوەش گوناهێکی هەرە گەورەیە و ئینسان تووشی شرک دەکات. خوا پەناماندات. کە بە درێژی لە جارێکی دیکەدا ئینشەڵڵا باسی دەکەین، چونکە ئەویش قەباحەتێکی هەرە گەورە و گوناهێکی هەرە گەورەیە. ئەگەر ئینسان وریانە بێ جاری وا هەیە هەر لە خۆیەوە دەچێتە لای فەڵگەرەوەیەکی دەڵێ وەرە با بەختت بۆ تاقیکەمەوە بزانم تاخوا ئەتۆ چۆنی یاخود بەختت چۆنە یاخود چۆن دەبیت. کاکە هیچ کەسێک بەجگە لە خوای گەورە غەیب نازانێت. بەخوا هەر ئەوەیە کە پارەکەت لێ وەردەگرێت، هەر ئەوەیە کە مەبەستێکی هەیە ئەو کەسە، ئەگەر نا بەڕاستی هیچ شتێک بەوە نابێت. و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاری کردوین بۆی ڕوون کردوینەوە کە نابێ بڕوامان بەو جۆرەشتانە هەبێت، نابێ بڕوامان بەو جۆرەشتانە هەبێت و نابێ ئینسان ممارەسەی ئەو کارانە بکات. کەواتە بەڕێزان ئەو کورتەیە کە باسمان کرد دەربارەی شیرک، چ ئەوە کە شیرکی گەورە بێت، چ ئەوە کە شیرکی گچکە بێت و چ جۆرەکانی ئەو شیرکانە بن کە باسمان کرد، بەڕاستی گوناهێکی هەرە گەورەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگاداری کردوینەوە ئیجتەنی بوو خۆتان بپارێزن خەڵکینە، وریابن تووشی ئەو جۆرە گوناه و ئەو قەباحەتەی نەبن. دەی ئەوەمان پێ دەڵێت ئینسان دەبێ یەکەم خۆی شارەزا کات، بزانێت شیرک چییە و جۆرەکانی شیرک چین، و ئینسان دەبێ خۆی لێ بپارێزێت، دەبێ ئینسان بزانێت شیرک چییە. بۆچی؟ چونکە ماڵی ئینسان وێران دەکات، چونکە باڵانسی ئینسان سفر دەکاتەوە. برام ئەگەر ئینسان وەنیانە بێ جاری وایە کردەوەکانی هەڵدەوەشێتەوە، جاری وایە ئینسان لەسەر ئەو شیرکە بمرێت ماڵی وێران دەبێت، بەهەشتی لەسەر حەرام دەبێت. ئایا ئەوە شیاوی ئەوەی نییە کە ئینسان خۆی لێ شارەزا کات، کە ئینسان بیناسێت، کە ئینسان پرسیاری دەربارە بکات، هەر شتێکی دنیایی کە ئینسان نەیزانێت
خۆی فێر دەکات و پرسیار دەکات دەچێتە لای کەسێک دەی بەڕاستی ئەوەش شیاوی ئەوەیە کە ئینسان چەند جار بچێتە لای مامۆستایەک بچێتە لای کەسێک بخوێنێت بزانێت ئەو شیرکە چییە بۆ ئەوەی ئینسان تێی نەکەوێت و ماڵی وێران نەبێت. ئێمەش دوعا دەکەین و دەپاڕینەوە خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی بمان پارێزی لە هەر جۆرە شیرکێک کە دەزانین خۆمان پەنا دەدەین بە تۆ یا ڕەبی خوایە گیان پارێزرامان کەی لەوەشی کە نایزانین خوایە داوای لێبوردنت لێ دەکەین تووشی نەبین یا ڕەبی خوایە گیان لەو گوناهە گەورە و لەو قەباحەتە گەورەیە بمان پارێزی یا ڕەبی خوایە گیان شارەزامان کەی لە دینەکەی خۆت بۆ ئەوەی بە نەزانی تووشی گوناه و تاوان نەبین تووشی شیرک نەبین تووشی ماڵوێرانی نەبین وامان لێ بکەی کە لەو دینە پیرۆزەی تۆ شارەزابین بە ئەندازەی پێویستی خۆمان ئەوەی کە پێویستمانە یا ڕەبی خوایە گیان بەرچاومان ڕوونکەی و شارەزامان کەی خوایە بە ئیمانەوە بمان ژێنێ و بە ئیمانەوە بمان برێنی و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی لە هەر گوناه و تاوانێک بمان پارێزی کە دەبێتە مایەی گوناهباری و عەیبداری و ماڵوێرانیمان یا ڕەبی خوایە گیان بەختەوەرمان کەی بەو دینە پیرۆزە یا ڕەبی خوایە گیان عاقبەت خێرمان کەی کە لەسەر ئەو دینە بژینێ و بمرین لە ڕۆژی قیامەتیشدا کاتێک کە زیندوو دەبینەوە بە دین و ئیمان و توێشوەیەکی چاکەوە زیندومان کەیەوە و لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر پارێزرامان کەی هەمومان لە بەهشتی پڕناز و نیعمەتی خۆتدا بەیەکەوە کۆ بکەیەوە. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.